ئەو ڕووداوەی مێژووی تۆپی پێ هەرگیز لەبیری ناکات. ساڵی 1994 و بڕیارە گەڕی جەمی قۆناغی کۆمەڵەکانی مۆندیال لە 22 حوزەیرە نێو ساڵا بەڕێوە بچێت کە ئەمریکا میوانداری کرد بوو. ئەو قۆناغداریەکە لە کۆلۆمبیا و ئەمریکا لە شیکاگۆ ڕووبەڕووی یەک بوونەوە. ئەم ڕووبەڕووبوونەوەیە چارەنووسیەکێک لە یاریزانەکانی کۆلۆمبیای پێوەبەند بوو مێژووی تۆپی پێش هەرگیز ئەو ڕووداوە لەبیر ناکات. لە سەرەتای ڕووبەڕووبوونەوەی هەڵبژاردنی کۆلۆمبیا و ئەمریکا یاریەکە زۆر بە ئاسایی بەڕێوە دەچوو تا کات گەیشتە خولەکی 34 کاتێک هێرشبەری ئەمریکی جۆن هارکس تۆپێکی ئاڕاستەی گۆڵی کۆلۆمبیا کرد. بەڵام یاریزان و بەرگریکاری کۆلۆمبی ئاندرێس ئەسکۆبار بە هەڵا تۆپەکەی خستەوە ناو گۆڵی خۆیان. ئاندرێس نەی دەزانی ئەم هەڵەیە کۆتایی بە ژیانی دێنێت و مافیاکان ئەم هەڵەیە لەبیر ناکەن. دوای ئەوەی ئاندرێس گۆڵەکەی بە هەڵان لە خۆیان تۆمار کرد با خەمباریەوە دەستی خستە سەر ئەژنۆی و تا کۆتایی یاریەکە دڵتەنگی ئەو هەڵەیە بەرەوکی بەرنەدا. لەم یاریەدا کۆلۆمبیا بە گۆڵێک بەرامبەر بە 2 گۆڵ بە ئەمریکا دۆڕا. دوایم دۆڕانە ئاندرێس ئەسکۆبار ڕووبەڕووی فشارێکی دەرونی زۆر بوویەوە. ئەمەش کاریگەری تەواوەتی لەسەر ژیانی دانابوو. دوای ئەوە لە چەند ستونێکدا بۆ ڕۆژنامەکانی کۆلۆمبیا باسی ڕووداوەکە و کاریگەریە دەرونەکانی دەکرد لەسەر ژیانی. هەرچۆنێک بێت هەڵبژاردەی کۆلۆمبیا لە مۆندیالی 1994 کرایە دەرەوە و شاندی هەڵبژاردەی کۆلۆمبیا بەرەو وڵاتەکەیان کەوتنەڕێ. ئەسکۆبار بێئاگا بوو کە تەنیا 10 ڕۆژی ماوە لە ژیاندا و مافیاکان بۆی لە کەمیندان. ئێوارەی ڕۆژیەکی تەمووزی و ساڵا ئەسکۆبار لەگەڵ چەند هاوڕێک کوڕ و کچێکیدا دەچنە دەرەوە بۆ ناخواردن لە چێشتخانێکی شاری مێدلین کە لە کۆلۆمبیایە. ئەو ڕۆژناوێکێک لە دڵتەنگترین ڕووداوەکانی مێژووی تۆپی پێ تێیدا ڕوودا و جیهانی بە تەواوەتی دڵتەنگ کرد. گروپێکی مافیای کۆلۆمبیا ئەو هەڵەی ئەسکۆباریان لەبیر نەکردبوو. ئەوان هاندێکی سەرسەختی وڵاتەکەیان بوون لە مۆندیال کاتێک بە هەڵا گۆڵ لە خۆت بکەیتەوە و ئەم گۆڵەش لە مۆندیال بێت و بەو گۆڵەش ماڵاوەی لە مۆندیال بکەیت. ئەمە قورس بوو لەسەر دڵ و دەرونی مافیاکان. ئەو ئێوارەیە کاتێک ئەسکۆبار و هاوڕێکانی دێنێت دەرەوە لە چێشتخانەکە لەلایەن گروپێکی سێکەسی بە سەرپەرشتی هۆمبەرتۆ کاسترۆ بازرگانی مادە هۆشبەرەکان ئاندرێس ئەسکۆبار دەدرێتە بەردەستڕێژی گولە و با 12 گولە جەستەیان خەڵتانی خوێن کرد. ئەوەڵی مردنی ئەسکۆبار هەموو جیهان و هەوادارێن تۆپی پێی تووشی شۆڵ کرد. جیهان چاوەڕوانی بەڕێوەچوونی قۆناغی 16ی مۆندیال بوو کاتێک هەواڵی کوژرانی و یاریزانە کۆلۆمبیا جیهانی تەنی. بەهۆی ئەم ڕووداوەوە زۆرێک لە وڵاتان گەشتەکانیان بۆ وڵاتە و بۆ کاتێکی نادیار ڕاگرت. چەندین کۆمپانیا بنکە و بارەکانیان لە وڵاتە داخست. زۆرێک لە وڵاتان بەیان نامەی توندیان دەرکرد. زۆرێک لە حکوومەتەکان باشکرا گوتیان کۆلۆمبیا وڵاتەی مافیەکان حکومی دەکات و هەرچیەک ئەوان بیانەوێت حکوومەت ناتوانێت ڕێگریان لێ بکات.